ئەوە دووبارە و سێبارە بۆ کاک حەمە خۆشناوی خۆشەویست، بۆ کاک یاسین قەراتی خۆشەویست، پێشکەشەبان و دۆستان و خۆشەویستان، بە ئۆرگە جوانەکەی ئوستازی ئوستازان کاک فریاد بەرزێتی خۆشەویستی ئەمە ولێر، کاکەمانە دیزاینی گوڵ و دڵ لێنبەرداری خۆشەویستە، چونکە هەموو لایەکتان دانی سویدی قبول بکەن و فەر یارم ڕوومەتی ساڵە چاردە ساڵە مناڵە داوای ماچی لێ دەکەم یار نامدا تێم حاڵە شەوانە نامەنێرم چی بکەم یارم سەرقاڵە لەبەر ئەوسی گەی دەمرم لالەنجی پر دەقاڵە لەبەر ئەوسی گەی دەمرم لالەنجی پرتەقاڵە گەعدەی حەمە خۆشناوە لە ئاستت زماناڵە ئەم شەو لە خزمەتدامە هەرچێکت بۆ بکەم خاڵە دەبینم لێ رەولەوێ کەسی زۆر پێم سەرقاڵە دەبینم لێرە و لەوێ کەسی زۆر پێم سەرقاڵە ئیتر لەگەڵ فریادم ئەوانەی تر ئیهمالە ئەم شارە بەجێ دێڵم بەم زووان احتیمالە دووبارە حەمە خۆشناو دانی لە بۆت حەوداڵە بۆ یاسی قەراتی دانیشتووە و لەو پاڵە ئەو تایگەرەی هێناوە حەرامەیان حەڵاڵە من عشقی موسیقا و من عشقی ئەدا و نۆتم بەڵام بەحسێ خەشیمە دەیوێ بشێنێ پۆتم هەرگیز پەشیمانیمە بیللا من لەوەی گۆتم فریاد عەشری پێ بکە لەو دەقەی لەگەڵ خۆتم فریاد عەشری پێ بکە لەو دەقا لەگەڵ خۆتم هەمووی با لە دوام بڕۆن وەک مێکسەمین و فۆتم کوڕم تەحلیق مەهاوێ وا دەزانێ ڕۆبۆتم کوڕم تەحلیق مەهاوێ وا دەزانێ ڕۆبۆتم بەم زوانە سەفەر دەکەم لە شاری فڕانکفۆرتم 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 ئەمڕۆ ڤیزەم وەگرتیا سەیرکەن پاسەپۆرتم پاسەپۆرت بسێ ببوو چەند زوو بمرم درەنگە ئاوات خوازم بەم مەرگە ڕۆی وازی لێ هێناوم ئیتر چۆن بگرم بەرگە ئەم وڵاتە جێدێڵم کوانەی حاکم و دادگا ئەم وڵاتە جێدێڵم کوانەی حاکم و دادگا قوربانت بم فریادجان عەشر دەکا بەو ئۆرگا قوربانت بم فریادجان عەشر دەکا بەو ئۆرگا لە خزمەتی من دەیدام لە پشمەوە کودینگە لە خزمەتی من دەیدام لە پشماوە کودینگە بەنیازم سەفەر بکەم دانی دەستە تاڕاوگە هەر بۆ حەمە خۆشناوی لە پشمەوە کودینگە هەر بۆ حەمە خۆشناوی لە پشماوە کودینگە بۆ یاسین قەراتی وەک شۆفەر و سڵینگە بۆ یاسین قەراتی وەک شۆفەر و سڵینگە
خەڵکی وڵاتی سویدم خۆ ناوی نفوس مەدانی ماشەڵا یارم جوانە شێوەی دەچێ لە هانی ئەوەی حەمەی خۆش نەوێ دەشتێنم 36 دانی لە مامەیە سی جوانە پشتێن و جامەدانی لە مامەیە سی جوانە پشتێن و جەمەدانی بریات حەشری پێ بکە ئەوڕۆ هاتمە سەردانی دانی سویدی بۆ دەدەڵێ هەر وەک عەلی مەردانی لە خزمەتی حەمەیمە هۆ ئەوە بۆی دەڵێ دانی دەوای دەردم شلێرە ماچێکم بدە خێرە ئەی دەوای دەردم شلێرە ماچێکم بدە خێرە هەر بۆ مندا دیزاین ئەوەندە دیزاین تەسوێڕی کامێرە لەگەڵ یاسی قەراتی دەڵێی تۆنی بلێرە لەگەڵ یاسی قەراتی دەڵێی تۆنی بلێرە هەر بۆ حەمە خۆش ناوی وەڵڵا یەک پارچە زێڕە ئیشی دیکۆرات دەکا ئیشی دیکۆرات دەکا یەکەمە لەو هەولێرە دانی سویدی بۆ دەڵێ کازم زاهێرە دانی سویدی بۆ دەڵێ کازم ساهێرە من داوا بە من دەڵێ قەتعی کە ئەلێرە من دەوا بە من دەڵێ دانی قەتعی کە لێرە